ايش بدك؟ ايش؟ ما في مي. عطشان؟ چه ژیان چه حیات چه دنیا و مرۆڤنم بوان ڕێدژین چه مام چه ماو چه ما کەدەرەمە بێبەختە ئەم لێ بژین کانی مرۆڤاتی کانی دڵداری کانی شانازی ئەمە پێ دکرۆ ئەم لێ دژین ئەم لەڤرن بێبەرسە ئەف دەنگێ مەیە بێخلاس گەلۆ ئینسان گەلۆ قیامەت گەلۆ ڕۆژە سەرخوەبوونێ بە ئازادی وەوەرەیان بژین گەلۆ ڕۆژەمە یاداوی وێ وەرێ بەریەم ببینن ئەم لەڤرن بێبەرسە ئەف دەنگێ مەیە بێخلاس لکو شەر کرد ژکوانی چەک لکو بە ماڵ خراپ کرد نەما دزانم لکو دژین کەنگی قیمەت کەنگی ترس کەنگی ئمانەمە هەبێ بێترس بژین کی کرد کی خوار کی دەنگێمە وێران کرد ئەم شاوە دژین ئەم لەڤرن بێبەرسە ئەف دەنگێ مەیە بێخلاس کیژان زەمان کیژان ساڵ کیژان دەمێ ڕەحەتیە بێ کو ئەم بژین کیژان دەمێ شەرمەیە ئەم لێ نەما بژین چاوا پەنابەری چاوا کۆرتالکردن چاوا برەڤین ji dinyakê lê nabejîn çend ferman çend anfal çend tawan bi hevya me ne bi wan nebêjîn çi qasî zilmim çi qasî zorî çi qasî maye ji emrê me em bibînin bêjîn bi çê bikim bi çê bimrin bi çê xwe mijûlkim berî xelas bejîn bi çê xwe bêhez bikim da bimînejîn em lêverin bêberse ev dengê me ye bêxilas em lêverin